لە 29مین کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی هەڵەبجا بۆ دابەشکردنی 25 کورسی ئەنجومەنی پارێزگا بەرپرسی یەکەمی 7 حیزب لە پارێزگاکە بە پێنووسێکی سەوز واژوویان لەسەر ڕێکەوتنێک کرد کە ماوەی ساڵێک و 6 مانگا کۆبوونەوەی لەسەر دەکەن، بەڵام پارتی دیموکرات و حیزبی سۆسیالیست ئەو ڕێکەوتنیان واژوو نەکرد. دابەشکردنی کورسیەکانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجا بە گوێرەی دەرەنجامی هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردوو بەم شێوەیە دەبێت: یەک کورسی کۆتا بۆ کاکەیەکان، دەنگی سەرجەم لایەنەکان لە سنووری پارێزگاکە بە دەنگی تایبەتیشەوە 47758 دەنگ بوو و هەر کورسێکی ئەنجومەنەکەش 1994 دەنگی پێویستە. بۆ یەکێتی نیشتیمانی 12084 دەنگی بەدەستهێناوە و 6 کورسی بەردەکەوێت. گۆڕانیش 10503 دەنگی بەدەستهێناوە و 5 کورسی بەردەکەوێت. هەرچی لیستی خزمەتیشا کە لە یەکگرتوو کۆمەڵ پێگاتووە 14668 دەنگی بەدەستهێناوە و 7 کورسی بەردەکەوێت کە 4 کورسیان بۆ یەکگرتوو دەبێت. پارتی 6343 دەنگی بەدەستهێناوە و 3 کورسی بەردەکەوێت. بزوتنەوەی ئیسلامیش 3099 دەنگی بەدەستهێناوە و 1 کورسی بەردەکەوێت. هاوپەیمانی نیشتیمانیش کە لە سۆسیالیست و شووعی و زەحمەتکێشان پێگاتووە 1134 دەنگی بەدەستهێناوە و هیچ کورسێکیان بەرناکەوێت. سەرجەمی کورسیەکانیش دەکاتە 23 کورسی و 2 کورسیش بۆ دەنگی زیادەی ماوەکان دەمێنێتەوە کە یەکێکیان دەدرێتە بزوتنەوەی ئیسلامی و ژمارەی کورسیەکانی دەبێتە 2 کورسی. کورسیەکەی تریش دراوە بە حیزبی شووعی. سەرۆکی ئەنجومەن ئەتوانێت مفاتەحەی پارتی دیموکراتی کوردستان بکە و یا هەر لایەنێک کە کورسیەکانیەوە بەتاڵی هێڵایەوە ئەو کاتەی کە وەڵامەکە ئیجابی بوو ئەوە باشتر و ئەگەر ئیجابیش نەبوو لكل حادث حديث. هەرچەندە پێشتر گۆڕان و یەکێتی پێشنیازی پێدانی کورسێکیان بۆ ناحی بەمەوە بۆ لایەنەکان کردبوو، بەڵام پێدانی ئەو کورسیا بە دانیشتوانی ئەو ناحەیە لایەنەکان لەسەری کۆک نەبوون. تاکە کورسیەکەی حیزبی شووعیش یەکێتی و گۆڕان بە ناوی هاوپەیمانی نیشتیمانیەوە بەو لایەنەیان داوە، بەڵام حیزبی سۆسیالیست بە پێدانی ئەو کورسیا بە ناوی هاوپەیمانەتەکەیانەوە ڕازی نییە، چونکە لە کۆی سەرجەم دەنگی هاوپەیمانەتەکەیان حیزبی شووعی نزیکەی 200 دەنگی لە هەڵەبجا بەدەستهێناوە. وەختێک سۆسیالیست ئامادە نەبێ ئێمە ناتوانین بەنای هاوپەیمانەتەکەەوە ئیمزا بکەین، بۆیە ئێمە لە بناو هاوپەیمانەتەکە ئێمە وەکو حیزبی شووعی بەشی خۆمانمان ئیمزا کردووە، زەحمەتکێش وەکو خۆی کردوێتی ئەوەی سۆسیالیست ماوەتەوە ئیمزایان نەکردووە. هەر بە گوێرەی ڕێکەوتنی لایەنەکان لە هەڵەبجا سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بۆ یەکێتی و جێگرەکەشی بۆ گۆڕان دەبێت. هەرچی سکرتێری ئەنجومەنەکەیە بەر کۆمەڵی ئیسلامی دەکەوێت. بڕیاریشا تا ڕێکەوتی دەی مانگی داهاتوو دواوا دەبێت بۆ دەستنیشانکردنی کاندیدەکان، بەڵام دواکەوتنی ڕێکەوتنەکان لە نێوان لایەنەکان نیگەرانی هاوڵاتیانی بەدوای خۆی دایەناوە. لازمنی هاوپەیمانەتەکە بەشداری هیچ کۆبوونەوەی ناکەین. بەنسبەت کورسەکەی شەوە گوایە دراوە بە هاوپەیمانەتەکە ئەو پەیوەندی بە لیژنەی باڵای هاوپەیمانەتی حیزبی سۆسیالیست و حیزبی شووعی و حیزبی زەحمەتکێشان هەیە لە ئایندەدا چون لەسەر ئەو کورسی ڕێکبوون ئەگەر بوو بە بڕیار. ڕێکەوتنی لایەنەکانی هەڵەبجا تەنها لەسەر کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا بوو، بەڵام تا ئێستا نازانێت ڕێکەوتن لەسەر دابەشکردنی پۆستی بەڕێوبەر و بەڕێوبەرە گشتیەکان چەند کۆبوونەوە و کاتی تری دەوێت تا لایەنەکان بە پێنووسا سەوزەکە واژووی بکەن. وریا حەمەکەریم NRT هەڵەبجا.